پێغەمبەری خواشکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانداران بچینە قیامەت ئێمە کاتی هەمومان دەمرین تەماشای و فەرمایشتە بکەین ئەنە سەید وەلەد ئادەم وتمان پاشان وەئەوەل من ينشق عليه القبر کاتی ئێمە هەمومان دەمرین موسڵمان عەزیزەکان یەکەم کەس لەناو خاکدا بێتە دەرەوە یەکەم کەس پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم ئەها هەمومان کاتی خوای گەورە جاڕەدا بە مەلایکەکان فوق بکەنە کەوا هەمووی زیندوو بێتەوە لە قەبر بێتە دەرەوە ئەم حەدیسە ئەگەر کەمێ ورد بینەوە لێی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم کەسە ڕاوەستاوە تەشبیه نەبێ ولله المثل الأعلى بۆ پێغەمبەرش نەبێ ئەگەر تۆ چی بۆ دایرەیەکە چی بۆ شوێنێ زۆر قەڵە باڵغا ئەو شوێنە چاوگڕە دەی بەش کەم کەسێک لەوێ بێ بۆ ئەوەی ئیشەکەت سووکە ئیشەکەت بۆ تەواوکە ئاسانکە طبعا ساحەی مەحشەرش زۆر قورسە موسڵمان عەزیزەکان ساحەی مەحشەرەوەیە پێغەمبەران ئاگایان لە ئومەتەکانیان نییە پێغەمبەران ئامە ئاگایان لێ نییە لە ساحەی مەحشەردا هەموو پێغەمبەرانەکەی نێمە بەڵام کەس ئامادە نییە لەو ڕۆژەدا کەس ئامادە نییە داوا بکە لەخوا دەست کاتە حیساب جکە ئەو فەزلە بە پێغەمبەر دراوە بەڵام کاتی ئێمە لە قەبر دەرەچین تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵە بەردەمانەوە ئەو کاتە سوکنایە دێتە دڵت ئەمە پێغەمبەری خوایە ئێستا یارمەتیمانەدە لە ساحەی مەحشەر شەفاعەتمان بۆ دەکا لەخوا داواکە چونکە پێغەمبەری خوا لە قیامەت دەست بە بەرزەکاتەوە و داواکە ئومەتی ئومەتی خوای گیان ئومەتەکەم خوای گیان ئومەتەکەم چونکە پێغەمبەری خوا خۆی دەفەرمێ یەکێتر لەو شەفاعەتە شەفاعەتی عامەیە بۆ هەموو عامی مسلمانان شەفاعەتی تایبەتی خەڵکی بە عام شەفاعەتێکی تریە پێغەمبەری خوا بۆ ئیمانداران بۆ مسلمانان تایبەتە یەکێکی تر لەوەیە تایبەتمەندیەکانی تر لە قیامەتە ئەوەیە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا دوعا دەکات دەچێتە ژێر عەرشی پەروەردگار لایقە بە خۆی چەنێ دەمێنێتەوە دوعا دەکا بۆی دەستکرێتە حیساب یەکێکی تر لەو تایبەتمەندیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە فەرمێ دوعام کردووە پێغەمبەری خوا کەسێ شەریک بۆ خوا قەرار نەدا ئەو ئیلا ئەو کەسە بەر شەفاعەت دەکەوێ و بەرەو باش دەچێ ئەگەر شەریک بۆ خوای گەورە قەرار نەدا ئەگەر تەماشاشکەین مسلمان عەزیزەکان دەرگای باش بۆ هیچ کەسێ ناکرێتەوە دەرگای باش ئەوانەی کەوا مژدەیان پێ دەرێ بچن بۆ بەهشت تا پێغەمبەری خوا نەدا لە دەرگاکان ناگرێتەوە تەنانەت دەرگای باشتیش پێغەمبەری خوا دەناسێ دەرگای باشتیش پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەناسێ ئاسمانەکان تەماشاکەی کاتێ پێغەمبەری خوا چوو بۆ ئاسمان لەگەڵ جبریلدا کاتێ جبریل دەگێتە ئاسمانی یەکەم دووەم سێیەمە تا ئەگاتە حەوتەم پێی دەڵێ کێ جبریل دەڵێ منم جبریل کێ لەگەڵ تایە ئەڵێ محەممەد صلی الله عليه وسلم هەموویان پێشوازی لێکرد چونکە ئاسمان دەرگایە بەردەکان هەمووی پێغەمبەری خوا ناسێ هەموویان خۆشیان گەرەک چونکە خۆشەویستی خوایە هەم لە ئاسمان هەم لە قیامەت هەم لە دنیا بۆیە مسلمانە عەزیزەکان یەکێکی تر لەوانەی پێغەمبەری خوا فەرمێ زۆرترین ئومەت کە ئەچێتە باشتە ئومەتی منە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکی تر لەوانە کەوثەرە ئینا ئەعطەیناکە الکەوثەر سوورەتی کەوثەر ئەو ئاوە شیرینەی مبارەکەی کە دراوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ لێی بخوا قەتینی نابێ هەتا هەتای بۆیە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه لە دەر حەقی ئەو کەوثەرا وتراوە پەرداخەکانی بە ئەندازەی ئەستێرەی ئاسمانە چەنێ گەورە بێ وتراوە ئاوا شیرینترە سپیترێ لە شیر شیرینترێ لە هەنگوێن ئەمە تایبەتە بۆ پێغەمبەری خوا بەڵام ئەوانەی کە دەچن خوای گەورە بەشیانەدا و بەرشەفاعەتی ئەکەون خوای گەورە پیانەدا خاڵێکی ترەوەیە پێغەمبەری خوا داوامان لێ دەکات دەفەرمێ داوام بۆ بکەن بۆی مەقامی شەفاعەت ئەوە بێتە ئەو مەقامەی
کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن داوامان لێ دەکات لە دوای نوێژەکان ئەو دوعایە بخوێنین اللهم رب هذه الدعوة التامة دعاء الوسيلة بۆیە پێغەمبەری خوا فەرمی هەر کەس لێوە بخوێنێ ئەو بە شەفاعەتی من دەکەوێ. ئازیزانە خۆشەویستان، کۆتای وتارەکەمان دێنین بەو قیسەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە